خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە عێراق بەردەوام سەرکردە سیاسیەکان باز لە هەوڵەکانیان دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵکاران بەبێ ئەوەی ناویان بهێنرێن و لە وتارەکانیشیاندا هەمیشە باز لە بوونی گەندەڵی دەکەن وەک ئەوەی کەس نەیزانی بێ گەندەڵی هەیە. پەتای گەندەڵی کاریگەری کردوتە سەر هەموو ڕەهەندەکانی ژیان و ئەم پەتایە زۆر کوشندە تریشە لە پەتایی کۆرۆنا. گەندەڵی بۆتە هۆکاری زۆر کێشەی ئابووری و شکۆی دەوڵەتیشی لاواز کردووە و هەژاری و بیەکاری زیاتر کردووە و هەروەهاش دابینکردنی خزمەتگوزاریەکانی لاواز کردووە. حکوومەتی نێوەندی لە عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیش هەمیشە باز لەوە دەکەن سیاسەتی چاکسازی پێڕەو دەکەن بە مەبەستی نەهێشتنی گەندەڵی، بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێ هەنگاوێکی ڕژد نەنراوە بە ئاڕاستەی هەر هیچ نەبێت بۆ بەلانی کەم لێسەنەوەی دەسەڵات و دوورخستنەوەی گەندەڵکاران لە پۆستە باڵاکانی حزبی و هەروەهاش حکومیدا. دکتۆر هەردی مێرد پسپۆڕی زانستە سیاسیەکان لە زانکۆی سۆربۆن میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر هەردی سپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. بەڕای جەنابەت خواستێکی ڕژد هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ ئەگەر هەیە بۆچی هەنگاوێکی کۆنکریتیمان نەبینی؟ ئەلبەت مەبەستم لە زاخۆ بۆ فاو. بەڵێ ئەم کاتتان باش کاک بڵێن لە ڕاستیدا پرسی گەندەڵی بەرانی کەمەوە ئەم 10 ساڵی دوایی هەم لە کوردستان و هەم لە بەشەکانی تری عێراق بۆتە پرسیشی گرنگ بۆتە یەکێک لە ئەتوانم بڵێم گرێوێکی سیاسی زۆر گرنگ و خواستیشی جەماوەری کۆمەڵایەتی لەسەر واتە هەر لە زاخۆ تا ئەگاتە ئەو پەڕی عێراق خەڵک بەگشتی چەلەکوانی سیاسی چەلەکوانی کۆمەلگای مەدەنی باسی گەندەڵی دەکەن خۆ پیشاندانەکان باسی لە دژی گەندەڵی بوونەمانەوەتە لە بنەماوە لە خوارەوەڕا لە دامێنەوە کۆمەلگا لەسەرەوە ئیشەکە چۆن گەندەڵی ببێ بە پرسیشی گشتی و بە جدی وەربژیرێ بۆیە فشارەکە بە شێوەیەکە کە ترکاوە سیاسیەکانش بێن ئەم بەرپرسا ئەقۆستنەوە دەیقۆزنەوە بەڕاستی ئەمە ئێستا کە لە عێراق ڕۆدا هەم لە کوردستان هەم لە بەشەکانی تری عێراق لە بەغا بری ئەتوانین ناوی بنین قۆستنەوەی گەندەڵی لەلایەن گەندەڵکارانەوە خۆیانەوە. ئەنی ئەمڕۆ گەندەڵترین کەس دێت پیا گەندەڵترین پیاوی سیاسی دێت باسی گەندەڵیەکە، یعنی زۆر سەریانی ئێمە دۆخێکی زۆر تایبەتدان ئەمڕۆ لە عێراق کەس پرسەکە هەموو لای باسی گەندەڵیەکەن هەر وەکوی بڵین کەس گەندەڵ نەبێت لە عێراق، ینی لەم پیاوی سیاسی و لەم حزبی سیاسی و بیبیرە هەتا ئەو پەڕی حزبی سیاسی لەم پیاوی سیاسی تا ئەم سەری وڵات هەمیان باسی گەندەڵی دەکەن بۆ لە کۆتاییدا خەڵک نازانێ هەرێ بەڕاستی چێ گەندەڵە و چێ بەرەنگاری دەوڵەت گەندەڵی دەکاتەوە لە حکوومەتە، چونکە ئاخر بەڕاستی گەندەڵی ئەگەر تۆ ئەتوانیت ئەتەوێت بەرەنگاری بیتەوە بە بەرنامە بەرەنگاری بیتەوە بێ بەلانی کەمەوە ئەو خەڵکی کە بەرەنگاری دەبێتە خۆیان بەشێک نەبن لە گەندەڵی بەشێک نەبن لەو سیستەمی کە لە دوای 2023ەوە لە عێراق دروست بووە. بۆ شتەکان زۆر تێکەڵ کراوە بەمەش بە بێگومان بە بەرنامە تێکەڵەکرێ و بە ئاماجی سیاسی لە پشتی ئەمە بێلەوەی دکتۆر کە گەندەڵی بۆتە چەکێک نارەکان لە عێراقا بەرامبەر بە یەک بەکاری دێنن. بۆ نمونە کاتێ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەیەک دەکەوێتە نێوانیان لاپەڕەکانی گەندەڵی یەکتر هەڵادەنەوە لە بەغدا بە هەمان شێوە. با بڵین ئێستای چوارچەوەی هەمانگی لەگەڵ لایەنی سەدردا یەک ئەوی تر بە گەندەڵی گوناهبار دەکات. لێرەدا چارەسەر چییە؟ دادگا ئەتوانێت ڕۆڵ ببینێ یان ڕۆڵەکە زیاتر لە لای خەڵکە کە بتوانێت هەنگاوێک بەرەو پێش بڕوا بۆ نمونە؟ بە قەناعەتی من هەروەک بۆ ڕێزت ئاماژەت پێدا ئەمڕۆ لە عێراق هەم لە کوردستان هەم لە بەشەکانی تر وەکو گوتم هەموو لایەک ئەم پرسیان خۆستۆتەوە بێنە بە پرسێکی سیاسی ناخوایانەوە بەکاری دێنن بۆ لێدان لە یەکتری. بۆیە هیوایشی ئەو تۆ نەماوەکان پیاوە سیاسیەکان و ئەکتەرە سیاسیەکان یان حزبە سیاسیەکان بێن چاکسازی بکەن لە عێراق. ئەوەی ماوەتەوە تاکە هیوایە کە ما بێتەوە بەڕای من فشاری کۆمەڵایەتیە خۆ پیشاندان و سەرکۆنە کۆمەڵایەتیەکانە کاشر ئەمە کاریگەری هەبێ و فشار دروستکە و دۆخی بێنێتە پێشەوە کە چاکسازی بکرێ. بڕوا ناکەم پیاوانی یاسا وانی کە پیان دەڵن پیشەمەندی یاسایی واتە هەر لە قازی و حاکم و محامی و ئەوانی کە لە ئەمڕۆ لە محکەمەکانیان
نوێنەری دەسەڵاتی یاسایین ئەمانە بیان چاکسازی بکەن ڕۆڵی شەوتویان نیە قورساییشی ئەوتویانی ئاخرا و کەسی کە چاکسازی دەکاوێ هەم پاپشتیشی کۆمەڵاتی بەهێزی هەبی و هەم سەرمایشی ڕەمسیز بەهێزی هەبێ توانای ئەوەی هەبی بەرەنگاری خەڵک پیاوە سیاسیەکان گەندەڵەکان بێتەوە چاکسازی بکەن بۆی بە قەناعەتی من نەدادگاکان توانایشی ئەوتویان نیە نە پیاوە سیاسیەکان بەو ناتوانن ئەم چاکسازی بکەن تاکە شتێک کە ماوە هیوایەک ماوە لە عێراق بە تایبەتیش نە لە کوردستانە بە قەناعەتی من ئەمڕۆ لە کوردستان شیشی ئۆتۆ ڕوونادا حتا بزوتنەوە جەماوەری و سەرکۆنەکانش لە کوردستان تووشی دۆخێکی زۆر ئەتوانم بڵێن لاواز بوونە زۆر سز بوونە ئەوەی کە ماوەتە ئەمڕۆ لە ناو فەزای شیعە هیوایەکە بێ لەم فەزایەکە بە تایبەتی بزوتنەوەی تشرینیەکان کە خەریکی خوارێکەخان هەرچەند بەداخواانە زۆر دابەش بوونە بە بەدانیکەم بەڕە چوار بەشەوە هیوایەکەی ئەوان لە خدامێنەوە چاکسازی بسەپێرن و کاری شیوا بکرێت لە هەنێ سەکتەر چاکسازی بکرێن بەڵێ ئەمە گەر بتوانن دوکتۆر هەردی لەگەڵمان بمێنەرەوە دەگەڕێمەوە بۆلات گەندەڵی و نەبوونی خواستێکی ڕشت بۆ چاکسازی تەواوی بەها باڵاکان لە کۆمەڵگەکاندا دەباتە خانەکانی ژێر سفرەوە وە کاریگەریەکانیشی هێندە نەرێنی دەبن کە تەواوی ئایندەش دەکەنە تاریکستان و وەک بەرەنجامێکیش وڵات هەرزان فرۆش دەکرێت لە بازاڕی شەرمەزاری بازرگانیەکاندا. أريد من الحكومة العراقية دەمەوێت حکومەتی عێراق بەرەنگاری گەندەڵکاران و دزەکان ببێتەوە دەمەوێت بەغدا لە هەموو ڕوویەکەوە ئاوەدان بکرێتەوە و ژێرخانی وڵات ببوژێنرێتەوە دەمەوێت دەرفەتی کار بڕەخسێنێت بۆ ئەو لەشکرە بێکاری هەمانە دەرچووی کۆلێژی یاسامان هەیە ئێستا حەماڵی دەکات. الحكومة امتدادات للحكومات السابقة. ئەم حکوومەتە درێژکراوەی حکوومەتەکانی پێشووە لەسەر بنچینەی بەشبەشێنەی دزی و جەردەی پێکێنراوە لەبەرەوە ناتوانێت هیچ شتێک بکات بۆ خەڵک و خەڵکیش چاوەڕوانی هیچ شتێکی باشی لێ ناکات بۆ خۆم و های دادەنێم حکوومەتێکی ڕەوایی نییە چونکە سەرۆک بژاردەی لایەنەکانە نەک خەڵکی. دکتۆر هەردی گوێمان لە هاوڵاتیانی عێراقی بوو ئەوەی جێی سەرنجە لە دۆسەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمدا بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات جا لە هەولێر بن یا لە بەغدا بن هەمیشە کاتێک کە باسی گەندەڵی دەکرێت کە کاتێک پەنجە دەخرێتە سەر کێشە ڕاستەقینەکە خەڵک تۆمەتبار دەکرێت بەوەی کە جێرە شێوێنە خائینە تاوانبارە وە کۆمەڵە نازناوی تریشیان پێدەدرێ ئەمە یارمەتی ئەو دەسەڵاتە دارانە دەدا. بگومان نەخێر ئەمە بەڕاستی شتێکی زۆر کلاسیکە ئەمە زۆر کۆنن لە هەر لە ناو عێراق لە زۆر وڵاتی تر ئەمە هەمیشە هەیە ئەمانی کە دەستیان بەسەر سەرچاوەکانی دەوڵەتە گرتووە بەسەر سەرمایەکانی دەوڵەت و دەستگاکانی دەوڵەتە گرتووە هەمیشە لە وێزەی خەڵکان یانوێ هەر کەسێکە بێت باسی گەندەڵی دەکات کە باسی چاکسازی دەکات باسی واکە کە دۆخەکە بگۆڕی سیستەمەکە بگۆڕێدان دەستگاکان بگۆڕن ئەمان ئەکەونە ژانی ئەمانەوە یان ئەیان کوژن وەکوی کە لە عێراقەوەدا چەندها چەلەکوانی سیاسی کۆمەلگای مەدەنی ڕۆژنامەنووس بەداخەوە کوژران و یانەوەتە تۆمەتی وایان بۆ دروست دەکەن کە ئەمانە لە دەستی دەریشانە پشتە ئەمانە خاینە نازانم چیام زۆرشانە بۆ ئەمانە هەم لەلایەکەوە ناشرینیانکەن هەمودامان کەرشاوە دۆخی شیوە دروستکەن کە بیانگرن ئەشکەنجیان بن لە بیرمان ناچێ ساڵی 2019 هەموو گەنجە تشتیانیانەی کە لە بەغا و نەجەف و کەربەلا و ناسڕیە ڕاپەڕیتن کە لە دژی گەندەڵکاران پیانەگوتن ئەولادی سەفارات ناڵی باڵوێزخانەکان ئەمە بمانای چی بمانای ئەو بەمانە عمیلی ئەمریکی و فەڕەنسی بریتانی و هانیانە درێن کە دۆخی وڵات تێکدەن بێگومان بەداخەوە هەمیشە ئەم پرسی خیانەت و دەستی دەرێکی و دەستی نازانم چی ئەم جۆرەشانە کۆمەڵە دەستەواژەن هەم لە کوردستان بەکاردێنرێن هەم لە بەغا بەکاردێنرێن لە بەرامبەر هەموو ئەو بستنەوە کۆمەڵاتیانی کە دەوای چاکسازی دەکەن و ژایەتی ئەم پیاواناکەن کە گەندەڵن دەستیان بەسەر چاوەکانی دەوڵەت تاگرتووە بێگومان لە کۆتاییدا ئەمە خزمەت بە دەوڵەت و پیاوانی دەوڵەت ناکات چونکە ئەمە دۆخێک دەخۆڵخانەی لە کۆتاییدا بەرەو دۆخی شۆڕش دەچی ئەمڕۆ تۆ لە هەر گەنجی عێراقی ئەپرسی بەتایبەتی لە دەرەوەی کوردستان من هیوایشی ئەوتۆن بە کوردستان نەماوێتان ناشەڕەوە چونکە بزنەوە کۆمەڵاتیەکان لە کوردستان مەحفۆ بوونە ئەوەی کە ماوە تۆ زیاتر فەزای شیعەیە کۆمە لە خۆدامێنەوە خەریکی خۆڕێخستنە کۆمەڵگا ئەوێ کاریگەری لەسەر دەوڵەت و دەوڵەت هەبێ بۆی هیوایەک لەوێ هەیە کە شتێک ڕوو بدات. یەکێ لە تایبەتمەندێتەکانی سیاست لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا ئەوەیە بەردەوام لە چەقبەستویەکی سیاسیدایە دۆسیەکانی گەندەڵی چەندێک کاریگەریان هەیە لەسەر ئەو چەقبەستنە سیاسیە.
خۆی بەڕاستی تاواکەری یەکن هەم چاقبەستوەکە ئەو دۆخە چاقبەستوی کە دروست کراوە هەروە دۆخەکە شتێک نییە خۆڕسک بێ لە ئاسمانە بۆرە بێتەوە ئەو خۆدۆخە ئەکتەرە سیاسەکان خۆیان دروستەکەن ئەیان دۆخێکی وا دروستکەن کە تێیدا هیچ شتێک نەگۆڕێ و دۆخەکە بۆ خۆی بمێنێتەوە چکە بەڕاستی کە ئەمڕۆ ئەگەر باسی ئەو چاقبەستوێ چیە چاقبەستوە ڕێ لە چاکسازیەکێ چکە ئێستا ئەگەر بێنە بەرچاوی خۆت لە بەغا چێ چاکسازی بکە ئەکتەرەکانی چاکسازی چێن هەر کەسێک دەست بۆ چاکسازی بەرێ بێگومان زەرری بۆ لایەنیشی تر و ئەکتەریشی تر هەیە کەواتە لە دۆخیشی وادا ئەمڕۆ کەسێک خەڵکێک نییە گروپێک نییە بێن چاکسازی بکەن ناتوانن چاکسازی بکەن یعنی بۆی دۆخەکە چاقبەستووەکەش حزبەکان خۆیان دروستیان کڕ باقە دروستیەکەن و لە ملانی خوان ملمانیان سێرەکەی سەدرێکان ناڵن ئیتارەکان وەکو پێوی چاکسازیکەن ئیتارەکان ناڵن فلانکەس چاکسازی کە لە بەرەوەی بەرژەوەندەکانێکێتە مەترسیۆم جۆرشان ئەمە دۆخێکی چاقبەستووە دروستەکە بۆیە دۆخی چاقبەستووی و ئەو گەندەڵیە و بەسە یەکن پەیوەندیان بێکەوە هەیە بەڕاستی بۆیە جوڵاندی یەکیان ئەباتە مای جوڵانی ئەوەی تریان دەدەنا ئەم دۆخەوە خۆی دەمێنێتەوە دکتۆر ئەردی بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو سوپاس و پێزانینم بۆ بەشداریت وی وەش هەرگیژی ئەلبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.